ئەچیتەوە بۆ ڕۆزە؟ نە بۆ؟ بۆ نەخۆش دەبمەوە. ئەم منداڵە لە نەخۆشخانە دەڵێ لە باخچەی ساوایانەکەی نەخۆش کەوتووە و خواردنی پیسیان داوەتێ. ئەمە چیرۆکی ژمارەیەک منداڵی باخچەیەکی ساوایانن لە ناحەی پیرەمەگرونی نزیک شاری سلێمانی کە پزیشکەکانی نەخۆشخانە دەڵێن بەهۆی خواردنی پیسەوە منداڵەکان نەخۆش کەوتون و تووشی سکچون و ڕوشانەوە بوون و ئێستاش هەندێکیان لە نەخۆشخانە ماونەتەوە. لەفە لە ڕۆزە نەخۆش کەوت بۆی نەخۆشیەکەمەوە. ئەچیتەوە بۆ ڕۆزە؟ ناڵە ناتوانەوە ڕۆزای چونکە نەخۆش بوو. مناڵی باخچەن و لە باخچە جۆری خواردنیان خواردووە بە پێی قسە یەکێک لە نەخۆشەکان ژمارەی ئەو کەسانی کە با بڵێن لەو شوێنەیە بوون و تووشی ئەم حاڵتە بوون کە سکچون ڕشانەوە 40 مناڵ بوون، بەڵام ئەوی کە گەشتە لای ئێمە تەنها 6 بووە. جۆرێک لە فەیان خواردو لە فەی مریشک، ئەمەش قابلە ینی کە جۆرێک لە بەکتریاتیا گەشە بکات و مناڵەکان تووشی جۆرە لە جارای بوون، تەنها مناڵ نا گەورەش توش بکات. هێشتا هەندێک لە دایک و باوکی منداڵەکان بە دیار منداڵە نەخۆشەکانیانەوە لە نەخۆشخانەی منداڵانی سلێمانین و چاوەڕێن پزیشکەکان چارەسەری منداڵەکانیان بکەن، بەڵام دەڵێن ڕووداوەکە هەرچۆنێ بێ تازە ڕوویداوە و منداڵەکانیان ژەهراوی بوون، خەمیان چارەسەرکردنیانە بۆیە بۆ حاڵشەوە ئامادەنین سکاڵە یاسایی تۆمار بکەن. ئەمە حاڵەتێکە لەوانەیە پەیوەندی بەوە نەبێ کەم تەرخەمی باخچەی ساوایانەکە بێ، لەوانەیە نەخۆشیەکە لە مریشەکەیا بوو بێ یان لە ئاوەکەیا بوو بێ، بەڵام لیژنە پێکاتوە ئەگەر ئەو کاتە دەرەکەوی بزانانی چی بوو. من وەکو خۆم سکاڵا ناکەم لەبەرەوەی مناڵەکەم باش بوو کە هاتەوە باش بوو بۆ سبەینێ تایەکی لێهات لەرزیشی لەگەڵی گرت. ئەو جارشەوەکەی خۆم دیار بە دیاریەوە دانیشتم زۆر ساردم کردەوە هیچ سوودی نەبوو، بۆ بەیانی سعات 11 گەشکەی گرت، چاوی هەڵگەڕایە و کەفی هەڵدا و ڕق بوو. دوای برمان بۆ خەستخانە لەوێ عیلاج و شتیان بۆ کرد، ئیعالیان بۆ کردین بۆ سلێمانی لێرە. ئەم باخچەیە کە ڕووداوەکەی تێدا ڕوویداوە لە ناحی پیرەمەگرونە و سەر بە بەڕێوەبەرێتی پەروەردەی دوکانە کە 130 منداڵ تێدا دەخوێنن. لەو ژمارەیە 42 منداڵیان بەهۆی خواردنی پیسەوە ژەهراوی بوون و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بەڕێوبەری باخچەکە و بەڕێوبەری پەروەردەی دوکانیش دەڵێ چاوەڕوانی لیژنەکان دەکەن و هەر کەسێک کەم تەرخەم بوو بێت ڕوبەڕووی سزای یاسایی دەکەنەوە. ئێرە شوێنی نانخواردنی مناڵەکانمانە مناڵی باخچەکەم شوێنی نانخواردنەکان تاوڵی پاک و خاوێنە. ئەم یەکەم جارە ئەم مۆزعە سووریە من ڕووبدا هەتا ئەم لەحزەیە هیچ هۆکارێک نەبوو کە پەیوەندی بە ئیدارەی قوتابخانەکەەوە بێ، بە کارمەندەکانەوە بێ، پاک و خاوێنی ناو باخچەکەەوە بێ. ئەن هەر کەسێ لایەنە کەم تەرخەم بێ ئێمە یەکسەر ئیجراتی لەگەڵ دەکەین، کاتێک کە شتەکڕن سەیری موادی ئەکسپایرەکەین، بەس تەماتە خۆی ئەکسپایری لەسەر نییە، لە لەنجی لەسەی نییە، من شێکەش فرێش بووە کەواتە گەڕێن بۆ ئەو هۆکارنی کە بۆی ئەو سێ حاڵتەوە گێزدێتەوە ناو ڕۆزەکە. ئێستا باخچەی ساوایانی سەنا بە بڕیاری پەروەردەی دوکان داخراوە و لەو 42 منداڵی لەم باخچەیە ژەهراوی بوون. هیچ کام لە منداڵەکان گیانیان لەدەست نەدا، تەنیا چەند منداڵێکیان لە نەخۆشخانە ماونەتەوە کە تەندروستیان ناجێگیرە، بەڵام تۆرانی ئەم منداڵانە لە باخچەکەیان و ترسیان لە خواردنی نێو باخچەکەیان گرفتەکانی دوایکردنەوەی باخچەکە و گەڕانەوەی منداڵەکان دەبێت. پاکوخاوێنی و خواردنی تەندروست یەکەم وانەیە کە مناڵانی باخچەکان لە باخچەی ساوایانەکانی خوێنن، بەڵام منداڵانی ئەم باخچەیە وانەیان بە پراکتیک خوێند و خواردنی پیسیان خوارد و نەخۆش کەوتن. ئێستا لە بریەوەی لێرە بن لە نەخۆشخانن. بابان نۆرێن ئارتی ناحی پیرەمەگرون.